باس لە تەکنەلۆژیا و خێزان دەکەین وەک ئەزانین لە ئێستادا تەکنەلۆژیا دەستی بەسەر تەواوی جیهان داگرتووە لەگەڵ ئەوەی کە چەندین خاڵی ئەرێنی هەیە سەرکو ئەم جیهانە گەورەی لە بەردەستی ئێمەدا بچوو کردوێتەوانە لەگەڵ ئەوەی کە زۆر خاڵی ئەرێنی هەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا خاڵە نەرێنیەکانیشی هەندێک جا زاڵترە بەسەر ئەو خاڵە ئەرێنیانەدا ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە تا ئێستا لەوانەیە تاک بە شێوەیەکی هۆشیاری ئەنتەرنێت یاخود تەکنەلۆژیا بەکار نەهێنێت یاخود بۆ شێوە ڕۆشنبیریە و هەنێک جار بە هەڵە ئێمە بەکاری ئەهێنین هەر بۆیە هەنێک کات ئەمە کار ئەکاتە سەر خێزان و ئەکات ببێتە هۆی پەرتبوونی خێزان هەر بۆی ئێمە ئەمڕۆ باس لە کاریگەرە نەرێنیەکانی تەکنەلۆژیا ئەەکەین لەسەر خێزان بە میوانداری زۆر بەڕێز کاک ئازاد جەلال وەکو توێژەری کۆمەڵاتی کاک ئازاد سڵاو لێبێت و بەخێر بێت سڵاو لێ بێ کاک ئازاد زۆر بەخێر بێت سەرچاوەکانت بەخێر بێت کاک ئازاد لەگەڵەوەی کە باسم لەوە کرد کە لە ئێستا تەکنەلۆژیا دەستی بەسەر تەواوی جیهان داگرتو کۆمەڵگای کوردیش بێبەش نییە لەوە کەواتە ئێمە چۆن وا بکەین بە شێوەیەکی هۆشدار بەکاری بێنین بعد بە شێوەیەکی تەندروست بەکاری بهێنین سپاس وڵای خۆی ڕاستی ئەم بابەتە زۆر باس کراوە دائیمەن بەدیوی ئیجابیە خەڵک باسیەکە بەدیوی سلبی بەس من حەزەکەم زیاتر فۆکس کەمە سەر خێزان یعنی ئەم بەیانیە بیرم کردەوە وتم باشە ئێمە چه سوودێکمان لە تەکنەلۆژیا وەرگرتووە لەم تۆڕە کۆمەڵاتیانەی کە وەرمان گرتووە یعنی کاتی خۆی شتێکم بیرکەوتەوە سێرم کرد لە ماڵی ئەمە لە مەتبەخەکەیە 12 سویس پلاکەیە بۆ شەحنی مۆبایل دومەمە یەکێکە لە ئامڕاز ئەلەکترۆنیەکان لە سوودەکانی زۆربوونی سویس پلاک بەجددی یعنی ئەوەی کە من ئێستا دەرکی پێ ئەەکەم لە ناو خێزانی کوردی یعنی حەزەکەم لە چوار خاڵە بڵین فۆکسی خەمە سەر بە پلەی یەکەم بەدیوە سیلبەکە ئیشی لەسەر باسی بکەمەوە بزانین کە خێزانی کوردی چەند پەرتەوازە کردووە ئەمڕۆ تەکنەلۆژیا لە جیهان تەقانی من نەزانم ئێستا ئەگەر زۆر کەس پێ مەڵێ مامۆستا ئەگەر خۆ تەکنەلۆژیا نەبێت چێتەوە ناسێت بەجددیمە ئەگەر فەیسبوک نەبێت جاریەوە و کەسانی کە هێرشەکەنە سەر فەیسبوک بە دیوە لە دیوەکانە بەس خۆی کێشەیەکمانی ئێمە لە بنەڕەتەوە هۆشیاریمان لە هەمبەر هیچ ئامڕازێکی ئەلکترۆنیان نییە من ئەو شتە بۆم دەرکەوت ئەڵێن لە وڵاتانی دنیاە کاتێک کە شتێک گێت پێشتر ئامادەکاری بۆکەن بەس لای ئێمە ئامادەکاری نەکراوە ئێمە واز لەوایانین بەس ئەوەی کە من ئەیبینم ئێستا لە خێزانی کوردیە لە ناو چوارچەوەی خێزانی کوردیە یعنی زیانەکەی زۆرترە لە قازانجەکەی بەڕووکاری ئێمە دیار نییە یعنی جگە لە بڵاوبوونەوەی چەند حاڵەتێک لە ناو کۆمەڵی کوردیات بە تایبەتی بە پلەی یەکەم بۆتە هۆی دروستبوونی حاڵەتی ئالوودەبوون لە ناو کۆمەڵگەی کوردیە تەمان ئالوودەبوون چییە مەسەلەن بۆ نمونە ئەوەی کە تۆ 5 سەعات بەلایانی کەمەوە بەدیار ئەم ئەمڕازەوە خەیاڵت تەواو پەرتەوازە بێت هەموو خێزانێکی کوردی ئێستا یان یەکێک یان دوان یان سیانی تووشی ئالوودەبوون بووە یعنی تەنانەت کە لەسەر سفرەکەشدا ئەنیشیت خۆ خیاڵی لای سفرەکە نییە خیاڵ چێژ لە خواردنەکە وەرناگرێت ئەسڵەن ئەو شتێکی تر لە مێشکایەتی چکە هەر کەسێک مێشکی مەشغوڵ بوو ئیسفادە لە خواردنەکەش ناکات یعنی بە پلەی یەکەم ئەو زەربەی کە ئێستا لە خێزانی کوردیەوە بریتی بۆ لە بابەتی ئالوودەبوون بە ئامڕازە ئەلکترۆنیەکانەوە ئێمە زۆر جار ئەگەمان لە خۆمان نییە و زۆر جار هەتا ئەم حاڵەتی بۆ نمونە بابەتی کوشتن و بابەتی بڵاوبوونەوە و ئەم حاڵەتانی کە بڵاوە بێتەوە حتا ئێستا جاران من بیرمە کردەوە یعنی بەس پیا و تونند و تیژی بەرامبەر ژنە کرد ئێستا لە ئەنجامی دەرئەنجامی ئەم تۆڕە تەکنەلۆژیا ژنەکانیش ئەو تەکنیکانە بەکارێن کە ڕۆژانەی بینن یعنی ئەمە بەدیوێک لایەنە ئینەکات خاڵێک ئەگەر بڵین کاک سەرکۆ سویس پلاکی زیاد کردووە لە هەمان کاتە ڕێژەی خیانەتی هاوسەری تەکنەلۆژیا بردوۆتە ترۆپک ئەوە هەرە خاڵە ئەساسیەکانە یعنی لە دووەم خاڵی ئەو بابەتی کە ئەمەوێ زۆر بڵین مەسەلەن بۆ نمونە چۆن کاتی خۆی ئێمە چوونێتە داوای کچێک لە جامیعە ئەو کچۆ بەنسیب نەبووە مەسەلەن بۆ نمونە کەچی دوای 20 ساڵ بیرەکەیتەوە تۆ چۆن فەیسبووکی ئەم کابرایە بدۆزیتەوە تێگەی ئەدی بۆ نێری لەگەڵ ئەدی وەرگرت ئەوە دەواازەیە بۆ دروستبوونی ناپاکی هاوسەری یعنی یەکێک لەو خاڵە سلبیانەی کە ئێستا لە ناو ئێمە هەیە چونکە بۆچی کاتێک کە ئەو پرۆسی هاوسەرگیری دروستەکە ئێمە سەرنجین ژیانێکی خۆش و ئارام و تەندروست ناباتە سەر ئەویش کچەکەش بە هەمان شێوە خۆی لە ڕاستیە هەموو خێزانەکانی کوردی وایە لەبەرەوە سەیرەکە بیر لەوە کاتەوە فەراغ عاتیفەکانی پڕکاتەوە لە ڕێی تەکنەلۆژیەوە جا بەڕای من ئەوەنەی زەرەری هەبووە خاتون نیو ئەوەنە یعنی لەتێک قازانجی بە ئێمە نەگەیاندووە و تەکنەلۆژیا لە کوردستانە زۆر باش ئەوە ڕای منە کاگازە خۆی هەمیشە ئەم بابەتە زۆر گفتوگۆی لەسەر کراوە بەڵام ئەوەی کە گرنگە ئەم تەکنەلۆژیایە بە لێشاو هاوبەرکەوتنی هەبوو ڕاستەخۆ لەگەڵمان هەندێک کەس توانی قانجازی لێ بکات بۆی کە بتوانێت بە شێوازێکی باش و تەندروست بەکاری بێن بەڵام لە بەداخۆ لایەنە زۆرینیەکەی زیانی پێگەیشت بۆ خێزان بۆ خێزان بۆچی لەبەرەوەی کە هاو ئەم شتە بەرمان کەوت
ئەگەر تۆ مناڵێک تەبێ ئەبێ کوڕێک تەبێ مۆبایلێکی بۆ کڕێ بۆ کچەکەشتی بکڕی بەتەکید ئەی دوای ئەوە کچەکە و کوڕەکە مناڵێکی کابێ چاو لەوانەکەن مۆبایلەکەیەوە باگەندەیە تێ دەسەکە بەگریا بێ ئایپادێکیش بۆ بکڕی یعنی ئەمە بۆتە نەریتێ لە ناومانە یعنی بەداخەوە ئێستا زۆر جار ئێمە گەورەکان هاندەری مناڵەکانمانی کە تەکنەلۆژیا بکەنە گرفتێک لە ناو خێزانەکانە بچی مناڵەکە نان ناخوا تا مۆبایلەکەی بۆ نەیت تا مۆبایلەکەی تیکتۆک چییە مناڵ بیزانێ نەک جیهانی ئەوە نە پەروەردەی ئەوە نا هیچ لایەنێکی پەیوەندی بەوە هەیە یاخود زۆر جار ئەم مناڵە هەتاوەکو یاریەکەی تەواو نەبێ هیچ لایەنێکی کۆمەڵایەتی نازانێت 12 ساڵە 4 کەلیمە نازانێت قسە لەگەڵ بکە کەواتە ئێمە کە بەرکەوتنەکە بەرخۆمان بوو زیانەکەی بە خۆمان گەیان چەند گرنگە وەکو خێزان با نێڵی زیانەکە بەر مناڵەکەشمان بکەوێت چکە چارە نووسی بەرەو خراپی من کێشەیەک هەیە دایمەن دایک بە تایبەتی بەداخەوە وەکو شەقشەقە بەکاری هێنێ مۆبایلەکە بۆ ژیرکردنەوەی مناڵ تەلەفۆنەکە لەگەڵ خوشکەکەی مۆبایلەکە یاتێ لە بەروی تا تەلەفۆنەکەی تەواو بێ دوای لێ سەنێتەوە ئێوە گرفتە ئەمە کێشەیە جاری واژی ئەڵێ با ڕەفیق کەم نەبێت کە یاتێ ئەڵێ با ڕەفیق کەم نەبێت من زۆر محاولەم کرد نێڵم مناڵەکەم تا پۆلی دەی ئامادەی مۆبایلی نەبێت بەڵام ناتوانم کەسەی دەگەی لە دەوروبەرەکەی هەمووی هەیەی پۆلی حوتە پۆلی هەشتە پۆلی نوێ هەرەمی پێێتی تێگەی دایکی تەدەخولەکات کاکەچیان ئەوە ڕەفیق کەمە بێت لەبەرەوە ناچاری تۆش بۆی بکڕیت لەبەرەوە ئەم حاڵەتانە خۆی خودی خێزانەکان وەڵام من قەنەعەتم وایە کاکە سەرکو ئەوەنی زەربەی لە ئێمەیەوە لە خودی خێزانەکان لە باوکو دایکەکە جاری وایە هۆکارن بۆ گواستنەوە نەقەڵبوونەکەی یعنی ئەمە لە ئەنجامی جیاوازی ئاڕاستەی پەروەردەکردنە وەڵی جاری وهەیە ئەم بابەتە وەکو ڕقێک بە ئەسا من مناڵەکەی من ئەزانی کە وحدەی تێکەیتەوە ئەزانێ ئەڵێ 25 ما 25 دا مثلا بۆ نمونە سعادەوەنا شەبەکە هین نامێنێ خەتم نامێنێ کاتەکەی دیاری کردو ناچەر ڕۆژێ پێشەوە بیرەکاتەوە وڵا با بچین بۆ ماڵی نەکەم خۆیانە پێستنەوە یاڵا بۆ ماڵی نەکەم لازانی ئەو ژوازانێ لە خۆشەویستیان کورە با بەلوری خەت نەماواتون دڵتان نێشێ بە جدیمە ینی وای لێ هاتووە بیت لەوەش دەکاتەوە ینی ئەزانێ کەی خەتەکە تەواو بێت ینی کێشەی ئێمە ئەوەیە ئەم هۆشیاری ئێمە بە حەقیقەت ئێمە خۆمان ینی من زۆر جار ئەڵێم یەکەم جار من کاتی خۆی هینێکم هەبوو بڵین دووسێ گۆڤارم دەرەکرد مانگی دەی ساڵی 2010 کە فەیسبوک هات کە فەیسبوک بە بەربڵاوی لە هەموو کوردستان بڵاو بووەوە ژمارەی 25 گۆڤارەکەم بوو ئەو ژمارەیە لە بازارڕ 2000 دانە کەمتر فرۆشرا توکە فەیسبوک ینی تەسیری کردە سەر خوێندنەوە لە ینی خوێندنەوەی ئینسان ینی ئێستا خوێندنەوەی بەتەواوی لەناو بردەوە کاک سەرکۆ ینی هەر بۆتە شتێک ینی جاران زۆربەی ماڵ کتێبخانە هەبوو مەسەن ئێستا کتێبێک چاپەکەی گۆڤارێک چاپەکەی 950 گۆڤار لە کوردستانە مۆڵەتی هەبوو باشە ئێستا 2 گۆڤار لە کوردستانە دەرناچێت یەک گۆڤاری مناڵان دەرەچێت یعنی سیرکە لەو زەربەیەکە لیای زەربەیە لە سەقافەی کوردی ئێکاکە خۆ ئەمە ئەگەر خۆ لەناو ئێمە شتی باشیش بڵاوکەینەوە کێشە ئەوەی خەڵک شتە باشەکان ناخوێنێتەوە کاک سەرکۆ بە قورعان شتێکی باش بڵاوەکەیتەوە بابەتێکی خێزانی بڵاوەکەیتەوە لەسەرەوەی چۆن پەروەردەی مناڵەکەت بکەیت تا ئێوەرە حەولایکی بوێت بەس بابەتێ بڵاوەکەیتەوە لەسەرەوەی فڵان کەسی بەو شێوەیە کوشت سەیرەکەی 5,000 خەڵکیش بۆ ئەکتیڤی بابەتەکانەوە خوێنێتەوە یعنی ئێمە خۆشمان جۆرێک لە نەخۆشیەکمان هەیە دایمەن بەلای هەواڵە ناخۆشەکانە ئەڕۆین یعنی شتە ناباشەکانەکەینەوە یعنی بە معدەلی کاکە بەیانیان هەر کاچینە سەری خوڕەکە سپیەکانمان تێگەچێت یعنی کێشەی ئێمە خۆشمان یعنی کۆمەڵگەی کوردی ئەمەی هەیە یعنی خودی دایک و باوکەکان من قەنەعەتم وایە ئەبێت سەر لە نوێ فۆرمات کرێنەوە یعنی خودی خۆمان وەکو دایک و باوک ئێمە لە کاتی پێکەوەنانی پرۆسەی خێزانیە خۆزگەل لەسەر ئەوە ڕێیەکەوتین هەتا چۆن لە عەقدەکەیە هەیە لە عەقدی زەواجەکەیە خۆزگە ئەبوو لەگەڵ ژنەکەی ڕێکەوتی کاکە من لە تەمەنیەوەنە مۆبایل بۆ مناڵەکە مەکڕم بەجددی ینی ئێستا قەنەعەتم بۆ دروست بووە چونکە دوای مسیتر نابی لەبەرەوە کەسوکار هەیە دەوروبەر هەیە ئاوازاوا هەیە پورزا هەیە دشت هەیە هێوەر هەیە تەدەخولاتی دەرەوە هەیە جاری وهەیە تۆ خۆت بەرنامەکەت ڕێخستووە بەس کاکە ئەچی بۆ میوانی بۆ ماڵی کەسێکت تێگەچێت ئێلوات تۆ چی دەکەیت ئەمە هۆکارێکە ینی لەبەرەوە دەوروبەرەکەش جاری وهەیە زەربەیەکەیە لەو پەروەردەی کە من ئەمەوێ بیکەم بەڵام دەوروبەرەکە لێمەیە ئیتر هەر کەسێک دێت زۆر باش ئەو بۆ شێوەیە بابینە سەر لایەنێکی دیکەی کاکازاد لەوانەیە ئێستا زۆربەمان بینەرانش کە گویان لەم بێ هەمانشە دووبارەکەنەوە ئێڵێنەوە بە تایبەتی لە سناپچاتە
هاوبەشیکردنی ژیانی تایبەتی خۆمە لەگەڵ هەمووانە بە تایبەتی ئەم ستریکناردنە هەیە کە لە سناپاکە من چوم بۆ هەر شوێنێک هەرچێکم خوار هەرچێکم کە لەگەڵ هاوسەرەکەم بێ لەگەڵ خێزانەکەم بێ لەگەڵ خوشکەکەما بێت ئەنێرم بۆ هاوڕەکانیشم ئەوە لەوانەیە هەنێ جار ببێتە هۆی چاولێکەری لەبەروەی کاتێک کە کەسێکی تری بینە ئەڵێ بۆچی ئەم ژیانی ئاوایە بەڵام من ئاوا ناژیم بۆچی ئەم ئەچێ بۆ ئەم جۆرە شوێنە ئەم هەموو یادێکی هاوسەرگیری هەموو یادێکی لەدایکبوونی بۆ ئەکرێتەوانێ بەڵام بۆ من ناکرێ ئەم ئەچێ بۆ دەرەوەی وڵات بۆ گەشت و گوزار لە کاتی پیشوەکانە بەڵام من ناتوانم لەوانەیە کە باری داراییەکان جیاوازی هەبێ شێوازی ژیانەکان جیاوازی هەبێ ئەمە هەنەجار لەوانەیە بێتەوە کاریەوەی کە کێشە لە نێو خێزانەکانە دروست ئەبێت هەنەجار لێکجازان لەسەر ئەو شتانەیە لەبەروی هاوسەرەکەڵە کە من خێزانەکەم لە من تێناگات هەرچێ کە هاوڕێکەی یان خوشکەکەی ئەیکات ئەویش ئێوە کە دووبارە ببێتەوە. خاتون خۆی من بەڕاستی لە سناپ چاتۆمانە نازانم مەمە لەوانەیە گەنجامە پیری فەیسبوک بەکارێنی بەڵام وەڵڵاهی پەیوەندیم بۆیەت مەسەلەن بۆ نمونە ئەڵێ بەرنامەی تایە GPS پێڵێن هی مێردەکەی دیارەکە بزانێ بۆ کوێ چووە ئەڵێ کاکە درۆی لەگەڵا کردو من دڵی 20 ساڵە خیانەتی لێ کردو من نازانم لۆکیشنەکەی بۆ لۆکیشنەکە ئەڵێ وتوتێ چم بۆ فڵان شوێنە ئێستا گەورەترین کێشەی ئەو هەفتەی پێشوو کە چەندین خێزان ئەوە بۆلا مەسەلەن بۆ نمونە ئەوێ معدل بەدواتەوە بوو خۆ تەلەفۆنیش بووە کە ئەها سەفەری پێشوت مەڵێ لەکوێی ناوێری بیژڵی درۆکەی مەسەلەن یەک وەڵی لەوەی مەسەلەن ئەمە کێشەی خێزانی کوردیە کە ئێستا دروست بووە ئەنجا بەتایبەت ئەو هاوسەرانی کە بەس بە خودی سناپ شوەکەن و بە خودی تۆڕە کۆمەڵایەتیەکان شوەکەن ئەم حاڵەتیان هەیە دڵیان لێ پیسە جار ڕێژەی دڵپیسی ئەگەر لە 150 ژیانی خێزانی تێگەیە ئەڵێ مەسەلەن بۆ نمونە لەگەڵ ئەوە پەیوەندی هەیە ئەم پەیوەندیەی کە لەگەڵ ئەوە دروستیەکات ئەم حاڵەتە بەرجەساکات کە ژیانی ئەم دوانە هەدمەکات والله حاڵەتێکی بۆ نمونە ئەم حاڵەتە تۆرانەمان هەبوو لە هەفتەی پێشوە کاکە ناکرێت یعنی بەجددیمە تۆکە ئەمە ئەەکەیت معنی وایە ئەمە مراقبەیەکی زۆر ئەمە ڕێژەی دڵپیسەکە چێتە لە 180 ژیانی خێزانی تێگەیە یعنی هاوسەرێک ئازادی لە هاوسەرەکەشمان لەمانە سنێتەوە کاک سەرکۆژ نێنیت بەجددی دایمە لەژێر چاودێریا بیت بەرنامە یعنی واد لێت ئەمە تەسیرەکاتە سەری کاکە جارانە چوینە دەرەوە نە تەلەفۆن هەبوو تەلەفۆن قاپی ئاسکریمە بۆ کە تەلەفۆنی پێکردا هیچ نەبوو ماس بە ئێوارەیە ڕۆشتیتەوە کێشەو نەبوو بەڵام یعنی بەڕاستی لە ڕووی دەرونی و ئاسوودە بوویت ئێستا کە ئەژڕۆیتەوە یعنی بەجددی گەورەترین خاڵ سەیریگە لە ماڵەوە دائانیشی یەکەم شت ئەگەر سەری بەسەر مۆبایلەکە شۆڕەکەیتەوە پێەکەنیڵەوە لەگەڵ چاچاتەکەی دەکگە خۆمە تۆ برادێکە لەوانێت چاتێکی نردبێ یعنی لەژێر چاودێریای یعنی بە معدل ئەوەی کە ئێمە خەریکی ئەم بابەتین یعنی نیو ئەوەنە لەتێک ئەوەنە ڕووبین بەها یعنی هەتا ئێستا هاوسەرەکان بەجددی ئەگەر ژنان بزانن چەند زەربیان لێ لە داهاتوە هەمویان مۆبایلەکانیان نشکێنن بە قورعان یعنی لەو ڕۆ چونکە ئەوی کە لە ژنە سێنێتەوە مۆبایل بابەتە سۆزداریەکەیە کە ژن بۆ بابەتە سۆزداریەکە تێکۆشێت یعنی لە پەیوەندی خێزانیا کاک ئازاد خۆی خاڵێکی زۆر گرنگەیە هەمیشە کاڵین ئەم ئامێرە زیرەکانت لە ماڵەوە هەیە بەخوا هیچ کەسێکیان نەژن نە پیا و یەکێکیان بە دیاریکراوی تاوانبار نین ینی هەردووکی بە شێوازێکی زۆر جار لەوانەیە ناتەندروست بەکاری بێنن چەندین کەیسمانێ تۆ توێژەرێکی کۆمەڵایەتی لەوانەیە لە دەتگاکان مۆبایلەکەی یاوە بە مناڵەکەی گوناحی ژنەکە چییە؟ ڕسمێک مناڵەکە نەیزانانی و سێنتی کردووە بۆ کەسێک کە ڕۆشتووە لەوانەیە ئەمە گرفتێکی دروست کرده بێ یاخو نامەیەک بەر غاڵەت ڕۆشت بێ بۆیە زۆر جایش پیاوانیش لە بوردنیان کەمترە بەرامبەرم حاڵەتانە هەنیەکەوێتە سەر ئەوەی کە بڕیاری قورس بات بۆیە زۆر گرنگە ئێمە مادام ئەمە بەرۆکی گرتوین با بۆ شێوازە باسیکەین ئەبێ بەو شێوازەش مامەڵی لەگەڵا بکەین کە لە ناومانە هەیە کەواتە ئێمە ئەم هەموو دیاردەیە هەبێ چ ژن بۆ پیا و چ پیا و بۆ ژن کە لێک قوبوڵکردن نەبێت چۆن بتوانین ئەم دیاردێ تۆزێ لاوازکەین کەمی کەینەوە یعنی با ئێمە لەسەر ئەوە نەوەستین من کە سێری مۆبایلەکەم کرد پێکەنیم ئەو بڵێ بۆ پێکەنی یان ژنەکە مۆبایلەکەی بەدەستەوە بڵێمەوە لەگەڵ چیا قساکەین کە ئەم شتانە کەوتە بینی خێزانەوە قێزانەکەیتە بەرەبەرە و لێکترازانن دروستە بێت کەواتە ئێمە ئێستا ئەوانەی کە بینەری ئێمە چۆن هەوڵ بین ئەم بابەتە هەوڵ بین هەموو شتەکان لێکترازانی کەم بێتەوە ئامێرێکە لەویا دایانێم بەڵام پەیوەندەکەی من و تۆ گرنگترە ئازازی خۆی ئەوە لە بنەڕەتەوە لە بابەتی سیقە و متمانەوە دەست پێەکە یعنی دروستکردنی متمانە لە دروستکردنی پرۆسی زەواجە بەڵام کێشەیەکەیە من ڕاپرسیەکەم دانابوو لە پێکەی ئەلکترۆنی خێزان کاکە چەند ژن کۆدی مۆبایلەکانیان نەزانن باشە کۆدی مۆبایلی هاوسەرەکانیان نەزانن نیوایان نایزانن تێگەیت کۆدەکەی گۆڕێ بەردەوام دیارە لە ئێمە گرشتێکی لە ژێرانە بێ ئەوە ناکات یعنی ئێمە ئەگەر بمانی ئەم کەمکەینەوە یعنی ئەبێت مۆبایلەکان لە نەشارینەوە بەڵام ئایکەین
يعني ئێمە بە حقیقت بەڵام ڕەنگە تا 2 ساڵ نایشارینەوە بەڵام دوای 2 ساڵ کە کێشەیە کەوتە بینمانەوە کە مەسەلەن بۆ نمونە پەیوەندی سۆزداریەکان ئەو تام و چێژەی نەما بە تایبەتی دوای 2 ساڵ و 2 مانگ ئەکەوینە شەڕ و دەمەهارە ئیتر مۆبایلەکە ئاشارینەوە کێشە ئەمەیە یعنی ئەمانوێت جاری وایە حڕاتێک وەرینی لەبەرەوە ئەم لە سەرەتاوە لە قۆناغی متمانەوە دەست پێگا ژن و مێردەکە چەند متمانیان بێگە بێت لێرەوە دەست پێکات ئەگەر متمانیان بێک هەبێت من پێم وایە کێشەکان کەمترە بەڵام ئەبێت ئەمە مهمە ڕیفڕێشی ئەم پەیوەندی سۆزاریانە بۆ پەیوەندی ڕۆمانسی پیاو ئامادەی ئەمە بکات ئەگەر ئامادە بووی ئەمە بکەین ئێمە وەکو پیاوان ڕیفڕێشی ئەم پەیوەندی سۆزدارانە بۆ پەیوەندی ڕۆمانسی بکەین ئەوە بەدڵنیاییەوە من پێ دەڵێم کێشەکان کەم بێتەوە یعنی ئەوەی کە ئێمە مەسەلەن بۆ نمونە وەڵاهی ئافرەت هەیە لە کاکە وەڵی تا ئێستا وەحدەیەکی بۆ نەکردیم کەسی مۆبایلەکەم بینیم ئاها ئەوتە چەند وەحدەی نردوو بۆ کچیتر یعنی ئەمە کێشە لێرەوە دەست پێکات یعنی ئەم ڕیفرێشە ئەگەر ئێمە لە مێشکمانە هەبێت لە قۆناغی پرۆسەی هاوسەرگیری و سەرەتای پرۆسەی هاوسەرگیریە ئەم لەمە تێبگەین کە پەیوەندی هەتا تەنانەت ئەگەر شتێکیش ڕووبە یعنی ئەمە سەیری کە کاکە سەرکۆ خاتونی بەڕێز پیاوانیش زۆر زیرەکرد هەتا سەرەتا ئەم شتانە ئاشارنەوە هەتا 2 مناڵ 3 مناڵیانە بێت طبعاً کە 3 مناڵی بوو سەیرەکە دەستەکە بە قاچ و قوچ ئەڵێ کورە تازە بە دیار مۆدانی شێت تازە 2 مناڵیە کورە چێ پێ ڕازێ بێت یعنی هەتا قۆناغی یەکەم زۆر باشی هێنێ بەس لە دوای بەرەمێنانی 3 مناڵ یا 4 مناڵ سبحان الله دەستەکە بە لاری یعنی زۆربەی زۆری ناڵێم هەمووی حتبەت ئەڵێم باوەڕتان هەبێ زۆربەی زۆری یعنی ئەوەی کە ئێمە ئێستا درکی پێەکەین تەسەورکەن ئەتوان بڵێم لە سا 80 بۆ 90 هۆکاری دروستبوونی خیانەتی هاوسەری بابەتی مۆبایلەکەیە بە قورعان یعنی بۆ لەبەرەوەی وەسایلەکە زۆرە کات ئێمەشکە نەبوو ئێمە ئازانە بووین یعنی ئێستا لەبەرەوەی لینکەکە زۆرە ئەتوانی ئەزانی مەسەلەن کابراکە ئەدۆزیتەوە کەسەکە ئەدۆزیتەوە ئێکاکە لە ناو ملیۆنە ئافرەتا 2 کەس هەرە بێت مثلا بۆ نمونە 4 کەس هەرە بێت ئەنجا فەراقێکی شەیە لای ئێمەی پیاو مثلا ئێمە ئەم شتانە کە لامان دروستە بێ یعنی جاری وهەیە سبحان الله ئەو هەموو ئافرەتی خۆت بەلا کەچی ئافرەتی دەرۆت بەلاوە جوانترە لە ژنەکەی خۆت یعنی ئەمە کێشەیە ئەمە کێشەی هینە تەکنیشیە لە مێشکی پیاوە بێ بۆی ڕفرەشکەیتەوە خاتون من نازانم ڕای تۆ چیە بێت زۆر سپاس دەکەین دەستە خۆش بێت سپاس بێگومان ئەمانەی بابەتانەی کێمە زیاتر گفتوگۆی لەسەرەکەین ئەو کێشە وردانەیە ئەو کێشانەیە کە زۆر جاشتی گەورەی لێکێتەوە بەرەو چارەسەری بەری بەڵام بیریشمان نەچێ ئێمە دیوێکی تری جوانتری خێزانمانەیە کە ئێمە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە لە ڕێگەی ئەوەی کە خێزانێکن بەیەکەوە وێنەیەکیان بەیەکەوە گرتو و ڕۆژانەش چەندین بابەتی جوان و ئەرێنی بڵاوکەنەوە کە تو حەز ئەەکەی خێزان پێکەوە بێنی ئەمەشمان بیر نەچێ وادارین ئێمە ئەم دوو بەشە بتوانین بەشە باشەکەیان لە لای خۆمان گلبینەوە سوودی لێبینن و چاویان لێ بکەین ئەوانەشی بەرەو خراپیە ڕوا خۆمانی لێ دوورخینەوە و نێڵی خێزانەکەمان بەرەو ئەقارێکی خراپتر بڕات و بارە سپاس بە زۆر سپاس بە ئامادەبوون سپاس